نا ئەو بریندارن مەوجودن لە نەخۆشخانەکان و لە ئێستاشدا لە نەخۆشخانەکان لە هەندێکیان ڕەنگە بەشی چاودێری چڕ پێویستی بە سەردان نەکات لە نزیکەوە دام و دەستگای ڕاگەیاندن و سۆشەل میدیا و هاوڵاتی و خەرباڵی چکە خۆت دەزانی پێویستی بە چاودێری پزیشکی هەیە بۆیە ئەم بریندارانە مەوجودن ئێمە بیستمان کە باز لە ونبوون و نەخێر شتیوانیان لە نەخۆشخانە مەوجودە و لە نزیکشەوە چاودێریێکی تەواو دەکرێن هەرچی پێویست بێت اینجا هەر کەسێک بێ بەبێ جیاوازی و بەو حەزمەش نییە بۆ ئاراستەیەش نییە کە بەڕێزت باسی بکەی ژمارە زۆرە نەخێر هەر بریندارێکە بێ لە ڕووداوێک ئێمە وەکو وەزارەتی تەندروستی چاودێریان دەکەن. سەبارەت بە فریاکەوتن ڕاستە ئەمبولانس لە ئێرە شوێنێکی شاخایی و چیایە بەتایبەتی لە وەرزستان و بوونی بەفرێکی زۆر کە ئینشاءالله هەموومان دوعا دەکەین باران و بەفرێکی زۆر بێت بەڵام بۆ نەک تەنها بۆ ئەمبولانس زۆر جار بۆ هەڵمەتەکانی کوتانیش باوەڕ بکەن هەندێک جار هەڵمەتی کوتان بۆ گوندە دوورەکان لەسەر بە پێیان دەچن یعنی ئۆتۆمبیلش ناگاتەوەی بگێت دوورترین منداڵ بتوانانی مەحروم نەبێ یان بێبەش نەبێ لە پێکوتەکان بینە سەر ئەمبولانسەکان هەمووی زۆر باشن وانە ئەو جۆرانەنە کە دەتوان بگەنە شوێنە دوورەکان بابەتی هەلیکۆپتەری فریاکەوتن بڵێ ئێمە لە بەرنامەی وەزارەتمان هەبووە لە ئایندەدا دابینی بکەین داواشمان کردووە